ئێمە وەک پزیشکانی دانی دانەمەزراوی ساڵی 2015 بۆ 2021 کە کاتە دەرچووی زیاد لە 6 خول و زیاتر لە 500 دەرچوو بە تەنها لە پارێزگای سلێمانیدا لە ساڵی 2015 بێبەش کراوین لە مافی یاسایی دامەزراندنمان لە کاتێکا دامەزراندنمان بەپێی مادەی سێی یاسای ژمارە 6 ساڵی 2000 مافێکی تەواو یاساییە. بەڵام ئەم یاسایە بە شێوەیەکی ڕوون و بێپەردە لە هەرێمی کوردستاندا پێشێل کراوە لە کاتێکدا ئەم یاسایە تاوەکو ئێستا لە خوار و ناوەڕاستی عێراق جێبەجێ ئەکرێت. دانەمەزراندنی دەرچووانی پزیشکی دان بە درێژایی ماوە زۆرە کاری کردوتە سەر ئاستی زانستی پزیشکان چونکە خولی تاواکاری فێربوونی پزیشکان پەیوەستە بە دامەزراندنیانەوە کە پێویستە لە دوای دەرچوون پزیشکان بۆ ماوەی 3 ساڵ لەو خولەدا بەردەوام بن. سەرباری ئەمەش ئەم ماوە زۆرە لە دانەمەزراندنی پزیشکانی دان کاریگەری زۆر نەرێنی لەسەر خوێندکارانی بەشە پزیشکەکانی دان داناوە. چونکە ئەوان بە ئامانجی دامەزراندن و خزمەتکردن و بڕیاری هەڵبژاردننی ئەم بەشەیان داوە. بەڵام ئێستا بە چاوی خۆیان دەرچوانی 6 خول بە دانەمەزراوی دەبینن و بەمەش هیوایەکیان نە بە خوێندن و نە بە پیشەکەیان ماوە لە داهاتوودا. ئەمە یەکەم جار نییە کە ئێمەی پزیشکانی دان پەنا بینە بەر خۆپیشاندان و زۆر ڕێگا بۆ گەیاندنی دەنگمان بەلایەنە پەیوەندیدارەکان. لەوانەش پەرلەمانی کوردستان بەڵام جێگەی داخە کە تاوەکو ئێستا هیچ هەنگاوێکی کردەیمان نەبینیوە بەڕاستی چارەسەرکردنی ئەم کێشەیە. لایەنە پەیوەندیدارەکانیش لە بەرامبەردا و لە بری وەڵامی ئەرێنی هەمیشە پاساوی جیاوازیان هێناوەتەوە بۆ دانەمەزراندن و پشتگوێخستنی داواکاریەکانمان.